لە یادی گویان بەختکردوانی سێی خەرمانانی 1350 هەتاوی. ڕۆژی سێی خەرمانانی ساڵی 1350 هەتاوی نەوتێک کۆشەری ماندوونەناس و ڕۆڵەی پێشڕەوی ڕێگای ڕزگاری چەساوەکان و ستەم لێکراوان لە پادگانی مەریوان بە فەرمانی خاڵخاڵی جەلاد و بەدەستی تاوانبەرانی کۆماری ئیسلامی تیرباران کران. ئەو ئازیزانە بریتی بوون لە ئەحمەد پیرخزری، حوسێن پیرخزری، بەهمەن ئەغزەری، جەلال نەسیمی، فایق عەزیزی، ئەحمەد قازیزادە، عەلی داستانی، ئەمین مستەفا سوڵتانی و حوسێن مستەفا سوڵتانی. هەرگیز سێپەڕبوونی کات ناتوانێت یادی ئازیزی ئەوان لە دڵماندا کاڵ بکاتەوە و تاوانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیمان لەبیر بباتەوە. نۆ مرۆڤی شۆڕژگێڕ کە بەبێ دادگایی کردن و بەبێ بوونی پارێزەر لە پادگانی مەریوان بە هاودەستی کۆنە پارێزان سی خوڕانی ناوچەکە و سوپای پازداران تیرباران کرا. دوژمنانی گەلی کورد و ئازادی پێیان وابوو بە ئیعدامی لاوانی پڕهەست و وشیاری کوردستان دەتوانن ورەی پێشڕەوانی بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستان تێک بشکێنن و بە هیوایی بەسەر هەوڵاتیان و ئازادی خوازاندا بسەپێنن. بەڵام مێژوو بارەز و ئیرادەی کوێرانەی دیکتاتۆرەکان ناڕوات. ئەو دڕندەی و تاوانانەی بەرامبەر گەلەی کورد ئەنجامیاندان تەنیا بووە هۆی قوڵبوونەوەی نەفرەت و بێزاری لە فاشیزمی کۆماری ئیسلامی و هەوێنی بزوتنەوەیکی عادڵانە و سەربەرزانە. ئەو گیان بەختکردوانە ڕێگای ئازادی و سۆسیالیزمیان سەربەرزانە پێوە، هەر وەک سیمبولی نەمر لە لاپەڕەکانی مێژووی بزوتنەوەی کوردستاندا تۆمار کراون. یادیان بەرز و بەڕێز بێت و ڕێبازیان تا سەرکەوتنی یەکجاری بەردەوامە.